شاری شەمشەماڵ دوو کچە مۆدێلیتیا بووایە سوێن بەخوا ئیسە 50 تەنکەراوە هات بۆ ئێرە کات دەنگدانەکە شەمشەماڵ ئەڵێ پێنجشێن شەهیدوان فالعی بۆچی کاتێ بکەیتە کاستەغڵەتی کەس یارمەتیمان نادا دەی ئەڵە دەنگمان بۆ بدە دەی دەنگمان بۆ کەرە ئەوەتان بۆکەن سوێنە خۆن خوا بیانگرێ بۆ خاتر پێغەمبەر فەقیر وای هاتیا سوێن بەخوا نان ئێوارەی نییە کشتێک گیرێت ئێمە لە زۆر کەس باشترین من پیاوم شەهیدە بەخوا هیچم بۆ نەماوە هەرچی تشتمەیە کشتی سوتیاوە سە خوارزاکەم لە ماڵم بێ سوێن بەخوا بە سەیارەکەەوە ئەو بردی لەو خوارەوە ئەوە تا شایەتمەیە گردیانەتەوە هیچمانەماوە قەیچێکەوە خۆیمە داوای پارە ناکەین بەس باباتای قایم لە دوێنێکەوە ئاوڕێکی لەم فەقیر وەژارە بدە هەر بە ئاویش بووایە بە شۆفڵش بووە یارمەتیمانی بدایە بۆ کات دەنگدانەکە شەمشەماڵ ئەڵێ پێنجشێن شەهیدوان فالعی بۆچی کاتێ بکەیتە کاستەغڵەتی کەس یارمەتیمان نادا بەخوا کەس بە هاواریمانەوە نەهاتە دڵمان پیان خۆشەوی باباتان یارمەتی فەقیر وەژاریان بدایە شۆفڵ بیایە بە ئەو بواە بە هەموو شتێ بووە تیمێکی دەربکرای بەس ژن و زەلامی دەرکرا لەبان خانکەوە خەڵک یارمەتی خەڵکێدا گیانمان وە گەنجەکان شەمشەماڵ بی ئازابی ناتن یارمەتیمانێدا ئەوە زاوامانە ماڵی هەنیە لەورە لە دوێنێکەوە هاتە یارمەتیمانەدا و چشتمان بۆ دەرەکات و خەڵ دەرەکات ئێمەی تر چی دڵێکمان بەم حکومەتە خۆش بێت ئاخە من پیاوم شەهیدە من قەینا من تەینا خۆمم لە زۆر کەس باشترم بەس هەیە سوێن بەخوای گەورە نان ئێوارەی نییە بۆ ئەوانە گیرم من باشم بەس بڕۆ هاوڕ لەو ماڵانە بدەرە و وەڵڵا سەلاجەکەیان بکەرەوە هیچی تیانە برج باعەکە بۆ برج باعەکە گیرن ئەوە کەی ژیانە ئەمە کەی حکومەتە هەروە خۆمە لەناو ئەو نەزدەلامە 20 زەلامە بڕۆ تەسویرم کە خەریکم لە بەیانێکەوە من وەتەینای هینەکەم ئەڵێن عیبەوتم بۆ عیبە هیچ عیب نییە بەرپرسانیەرە بۆ نەهاتون بەدەمتانە نایەن بەس بکەیتە کات دەنگدانەکە تێناڵێن یاڵە دەی واوە ئەگەڕێن تێن دەست و پامان ماچەکەن ماڵەوە ماڵەگەڕن تێن یاڵێ یارمەتیمان بدە دێ یاڵە دەنگمان بۆ بدە دەی دەنگمان بۆ کەرە ئەوەتان بۆکەن سوێنە خۆن خوا بیانگرێ بۆ خاتر پێغەمبەر ژێروبان بن بۆ خاتر قورئان با لە دوێنێکەوە قەیچەکە با تاوڕێکی بدایەوە پیاوم لە خێڵی حەمە شەهیدە بەخوا یە قسەم درۆ نییە قسەکانم دەرکەوە هیچی مەبڕە قامەگە تو خۆت ئەوە تاوە ماڵ خوشکمەوە خوشکە زامە دوو سەیارەیە ناو بردوێتی ئەی بۆ داناخازی شتێوە سەرف ناکا بۆ سنوور چەمچەماڵ یەکێتیە ئەی دزیە بەس بەڵام قسەکانمان بگەێنن قسەکانمان مەبڕن ئەگەر ئێوە ڕاست بە یارمەتی ئەگەر ئێوە ڕازگۆ لەگەڵ ئەم میلەتەن قسەی ئەم میلەتە بگەێنن مەی بڕن باشە مامجەلال ئەتا مامجەلال بوو هیچ کێشەمان نەبوو بەڵام ئیسە کاک پاڤێڵ و کاک قوبەدا ئەگەر ئیسە شاری شەمشەماڵ دوو کچە مۆدێلیتیا بووایە سوێن بەخوا ئیسە 50 تەنکەراوە هات بۆ ئێرە بۆ نایە بۆ داناخاز نایە بەهانامانەوە چیتان بۆ ئێمە کردووە هیچ شتێکیان بۆ ئێمە نەکردووە کاکە هەمووی خەڵ فەقیر و هەژارە من خۆم خاوەن 16 شەهیدم بەس یارمەتیمان بدەن بە ئەو بێ بە